ڕاگەاندراوی کۆبوونەوەی حیزبە کوردستانەکانی کەرکووک ڕێکەوتی 11/9/2017 لە بارگای کۆمیتەی پارێزگای کەرکووکی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کۆبوونەوەی حیزبە کوردستانەکانی کەرکووک ئەنجام درا. قسە لەسەر ئەم خاڵانەی خوارەوە کرا. یەک، داوا کرا کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبەکان ئەنجام بدرێ یا چڕ بکرێتەوە بۆ بەرپرسی بۆ پرسە چارەسازەکانی کەرکووک لەم کات و ساتەدا. دوو، پشتگیری لە هێزی پێشمەرگا و دەستگا ئەمنیەکان دەکەین لە ئامادەباشیەدا بن بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو. پشتگیری لەسەر جەم بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکەین. ئەم سێ خاڵە بوو. لە هەموو کۆبوونەوەکان بەر لە ڕیفراندۆم و باسی ڕیفراندۆمیش هەمیشە لەم کۆبوونەوانی وەک ئەمڕۆ تاکیدمان لە یەک پارچەی هەموو حیزبەکان کردوتەوە لە کەرکووک، تاکیدمان لە تەباوی برایەتی کردوتەوە بۆ هەموو خەڵک و هەموو حیزبەکان لە کەرکووک. ئەم پرسەش کە هاتوۆتە پێشەوە بڕیاری نیهایی لە لای ئەم کۆبوونەوەی نییە بۆ ئەوەی بزانن بڕیاری نیهایی لای هەموو حیزبە باڵاکانە، لای هەموو مەسئولی یەکەمی حیزبەکانە لە مستەوای باڵا. بۆیە ڕەنگە لە داهاتووی نزیکە ئەو کۆبوونەوە فراوانە باڵایە لێرە بکرێ و بڕیار لە چارەنووسی ڕیفراندۆم و هەموو پرسەگەرینگەکان ئەدرێت لە کەرکووک.